ئێرە و گۆڕستانەیە کە باسمان کرد دەوا لە سەردەمی لەوانەیە گەڕێتەوە لە بۆ کاتی ڕاپەڕینەکەی ئەم ئافرەتە دەڵێت لە ڕاپەڕینەکەی ساڵی 1990دا باوکی و براکەی سەربازێکی سوپای عێراقیان لەو شوێنەدا بەدیل گرتووە و سەربازەکە پێی وتون لەو شوێنەدا چەک و تەقەمەنی شادراوەتەوە، بەڵام کاتێک شوێنەکە هەڵدەدەنەوە بۆ ئەوەی چەکەکان دەربێنن چەند تەرمێک دەبینن کە جلوبەرگی کوردیان لەبەردا بوو و تازە خرابوونە ژێر خاکەوە. دواتر باوک و کوڕەکە گۆڕەکە پڕ دەکەنەوە. لە ئێستاشدا ئەو باوک و کوڕە چەند جارێک لایەنە پەیوەندیدارەکانیان لەو گۆڕە بە کۆمەڵە ئاگادار کردوێتەوە، بەڵام هیچ لایەک بەدەم داواکاریەکانەوە نەچووە. بەپێی زانیاریەکان زیاتر لە 40 ڕووفات لەو گۆڕە بە کۆمەڵەدان کە دەکەوێتە گوندی تووڕەقی نزیک لە شاری هەولێر. داوای لێبوردن لەو گۆڕستانە دەکەم، لەو شەهیدانە دەکەم کەوا لەو گۆڕی حەشار دراینەوە بەبێەوەی کە سوکاریان بێن فاتحیان لەسەر بخین و یان بزان کەوا لێرن. لۆ چەندین جارە ئەم دێن بە ئاگیان دەینەوە هیوایان پێ ببەخشم کەوا دەتانگەڕێنمەوە لە بۆ کە سوکارەکانتان، بەڵام بەداخەوە هەر هیچ نەکرا. بەڵام ئومێدەوارم ئەو جارە حکوومەت کە ئێستا ئاگدارە بە شتەکەی و شوێنەکەشی بینی و ڕووماڵیشیان کردیە خەمێکی بەجددی لێ بخۆن و ئەو گۆڕانە هەڵکەنن. لە ئێستادا چەند ڕێکارێک هەن کە دەبێت وەزارەتی شەیدان و ئەرفانکراوەکان تەواوی بکات بۆ هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵە، لەوانە ڕەزامەندی دادگا و هاوڵاتیانی گوندی تۆڕاق کە ئێستا شوێنەکەیان کردووە بە گۆڕستانی گوندەکە. وەزارەتی شەیدان و ئەلفانکراوان دەڵێت پێدەچێت ئەو ڕووفاتانە ئەو دیلانە بووبن کە لەلایەن حیزبی بەعسەوە لە سەربازگەی کانی قژاڵە زیندانی کرابوون. دەژڵێت ڕێکارەکان دەستیان پێکردووە و ئەگەر وەزارەتی دارایی بودجەی پێویستیان بۆ دابین بکات دەست بە هەڵدانەوەی گۆڕەکان دەکەن. لالایەکی ترەوە وتەبێژی وەزارەتی شەیدان لە ڕێگەی NRTەوە ئاشکرەی دەکات لە باشووری عێراق گۆڕێکی بە کۆمەڵ هەڵدراوەتەوە کە نزیکەی 900 ڕووفاتی تێدایە. لە ئێستادا ڕووفاتەکان لە پزیشکی دادوەری بەغدان و هەرێکێکیان کوور بێت ڕووفاتەکەی ڕەوانەی هەرێم دەکرێتەوە. لە ڕێگای کەناڵەکەتانەوە دەمانەوێت ئەوە ڕابگەینین کە حالیان لە پزیشتی دادوەری بەغدا پێیان ڕاگەیاندون کە سنووری 900 ڕووفات هەڵدراوەتەوە لە باشوور، بەڵام تاکو ئێستا ناسنامەکانیان دیار نیە ئایا ئەوانە کوردن یاخود عەرەبن یاخود شیعەن یاخود سونەن، بەڵام 900 ڕووفات لە پزیشتی دادوەری بوونیان هەیە. ئێمە بە دوواداچوونی بۆەکەین ئەگەر بزانین هی کوردن ڕێوشێنی هێنانەوەیان بۆ دەگرینەبەر. نزیکەی 300 گۆڕی بە کۆمەڵ لە عێراقدا هەن، لەو ژمارەیە 6 گۆڕیان هەڵدراوەتەوە و ژمارەیەک لە ڕووفاتەکانی ناویان کورد بوون. تا ئێستاش 2600 ڕووفات دەرهێناونەتەوە و دراونەتەوە دەست کە سوکارەکەیان. ئەم شوێنە 10 کیلۆمەتر لە وەزارەتی شەیدان و ئەرفانکراوەکانی حکوومەت یاریمی کوردستانەوە دوورە. لە ساڵی 2013 ئەم خانمە وەزارەتی شەیدانی ئاگادار کردوێتەوە کە گۆڕێکی بە کۆمەڵ لێرەدا هەیە، بەڵام هەتا ئێستا نە وەزارەتی شەیدان و نە حکوومەت یاریمی کوردستان نەهاتوون بەهانای ئەم خانمەوە. ئایا حکوومەت یاریمی کوردستان گۆڕێکی بە کۆمەڵ لە تەنیشتی خۆیان بێ هەڵی نەداتەوە؟ دەبێت ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقن و ڕووفاتی کوردی تێدا چۆن بەدەستیان بێنێت و بیانێنێتەوە هەرێمی کوردستان. هێرشقادر NRT هەولێر.